بە بۆنەی یادی 124 هەمین ساڵ یادی ڕۆژنامەگەری کوردی، کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم مەراسیمێکی تایبەتی بۆ ڕۆژنامەنووسان ساز کرد. لە مەراسیمەکەدا وێنەگر و پەیامنێرانی تۆڕی میدیایی کۆمەڵ و لە نێویشاندا کەناڵی ئاسمانی پەیام خەڵات کران. پەیامنێرانی کەناڵی پەیامیش باز لەوە دەکەن دەبێت ڕۆژنامەنووسان مافەکانیان پارێزرا بێت و ئازاد بن لە پیشەکانیان و دەبێت بە یاسای کاری ڕۆژنامەگەری مامەڵەیان لەگەڵدا بکرێت. ئەو یاسایە دەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە کارا بکرێت. ئێمە وەکو تۆڕی میدیایی کۆماڵ و لە ناویدا وەکو کەناڵی پەیام بەردەوام یعنی بەکاری پیشەیی خۆمانە ساین و ناونیشانەکەشمان دیارە و شیعارەکەشمان دیارە ڕاستی وێنە و وشە و ڕاستی و ڕاشکاوی. ئێمە هەم ڕاستیەکان دەگەێنین بە هاوڵاتیانی گەلی کوردستان، هەم بە ڕاشکاویش دەست دەنین بەسەر بەرینەکاندا لە هەرێمی کوردستان. بۆیە پێویستە لە یادی ڕۆژنامەگەری ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا جگە لەوەی کە ڕێز لە پیشەی ڕۆژنامە وانی بگیرێەوە، پێویستە ڕۆژنامەنووسان ڕێزیان لێ بگیرێەوە، پێویستە مافەکانیان پارێزراو بێ. ینی بەداخەوە من وای دەبینم لە ئێستادا لە هەرێمی کوردستان دۆخی ڕۆژنامەنووسی باش نییە. ینی مەودای کاری ڕاگەیاندن مەودایەکی زۆر تەسکە. هیوادارین لاەنە پەیوەندیدارەکان ینی کار بکەن بە یاسای کاری ڕۆژنامەوانی، چونکە ئێمە یاسایەکمان هەیە بەڕاستی ینی ئەو یاسایە کارانیە پێویستە لە پەرلەمانی کوردستان و داوا لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانی شەکەم لە یادی 124 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی ینی هەوڵی زیاتر بدرێت بۆی کە کار بە یاسای کاری ڕۆژنامەوانی بکرێت، چونکە یاسایەکە ئەگەر کاری پێ بگرێت یاسایەکی باشە بۆ ڕۆژنامەنووسان، بەڵام بەداخەوە تاکو ئێستا وەکو پێویست کار بە یاساکە نەکرێت. وتەبێژی کۆمپانیای کۆڕەک باز لەوە دەکات توێژی ڕۆژنامەنووسان توێژێکی کاریگەری کۆمەڵگەن بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. لەو ساڵیادەشدا بە گرنگمان زانی خەڵاتی ئەو ڕۆژنامەنووسانە بکەین کە کاریگەری جدیان هەبووە. ڕۆژنامەگەری شکەرتی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان میدیاکاران وەکو سێکتەرێکی گرنگ لەناو کۆمەڵگا دەورێکی باڵایان هەیە تەمان لە پێشخستنی بواری ڕۆشنبیری پێشخستنی کۆمەڵگا. ئەو ڕۆژ یادی ڕۆژنامەگەری کوردیە، یادی 124مین ساڵی ڕۆژنامەگەری کوردیە. باشمان زانی کە بەشدار بین وەکو هەمیشە لەو یادەدا بە خەڵاتکردنی ئەو ڕۆژنامەنووسە بە ڕێزانەی کە دەورێکیان هەبووە، دەورێکی باڵایان هەبووە لە مەسیرەی ڕۆژنامەگەری کوردی. کەناڵی ئاسمانی پەیام بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی لە نێو کۆمەڵگەی کوردیدا شوێن پەنجە و کاریگەری تایبەتی خۆی هەبووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.